ئەوە گچکە ئەوە گەورە ئەمەها ناوی دەنین بەو پەنجەیەت لە ڕاستی ناوکرد ئەوها دەگریوی بزانی ئەو قیاسە چەند دادنی باشە ئەو بۆی دەزانی ئەو قیاسی چەندی دادنی ئەو گچکێ دائیمان لە بنەوەبی دائیمان لە بنەوەبی ئەوە گەورێت کە نەگەڕاندەوە ئەو گەورێت کە نەگەڕاندەوە دەبی ئەوها بەسەر ئێرەدا بیگەڕێنیەوە هەسە ئێرە وەبی ئەو گرێ ئەوها خوار نەبی ئەوها قیدبی ئەوە گرێ یەکەم وەیان دووبارە ئەوها دێ ئەوە لێرە دێ عینەن ئەو گچکێ هەل لە بنەوەبی لە ڕاستە خۆی لە ڕاست ئەو گرێی ڕاست دەیگەڕێنیەوە ئەوە گرێی دووەم وای لە دەرێ دەزانم گرێ لێدام عینەن دیتیتت تەمشا ئەوە هەل لە بنەوەبی عەلەیک السەلام دیتیتت نابی عەجەلێ بکەی نابی ئەلێ لە بیسوڕێنیەوە دەینی ئێرە سەگرێکەی ئازە دەیگەڕێنیەوە باشە ئەوە گەیشتمە ئاخیری وایە ئەوە هە گچکەکەیە ئەگەر حەز لێ بوو کەلەنەکان زۆر دیار نەبی ئەوەی دەگری ئەو هەیەکی لێ دەکەی جوان ڕێک دەبی کە ئەوەشت گیر کردەوە هێشتا مالەوەی پشتێنەکەت جوانتر بی بەو دەستانت ئەو کەلەنانە ئێرە هەموو ئەها جوان بردەکەی ئەو هاالە ئەو تاوە ئەگەر ویستت بیکەوە ئەو گچکێ دەردەینی ئەوەی ڕادەچیە ئەوە هەمووی دەبتەوە گچکە لەولایە نەبوو ئەلێ لە بوون بنەوە ڕادەچیە